سڵاو ڕێز بۆی وە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. بینەران و بیسەرانی خۆشەویست، ئەمڕۆ بیسەری لێکدانەوە هەڵوێستێک دەبن دەربارەی دوو بابەت. یەکەمیان دەربارەی فەلەستینە، بابەتی دووەممان دەربارەی هەڵبژاردنەکانی عێراقە. دەربارەی فەلەستین نووسراوێکمان هەیە لە بەڕێز عەبدوڵڵا ڕێشاوی بە پرسیارێکەوە دەست پێکات. بۆچی وڵاتانی ئەوروپایی دەیانەوێت دەوڵەتێک بۆ فەلەستینیەکان دابمەزرێن؟ لەم بارەیەوە دەڵێت کە زۆر بەڕاشکاوی ئەمە لە بەرچاوکاڵی فەلەستینیەکان نییە، بەڵکو لە پێناو پاراستنی ئاسایش و داهاتووی ئیسرائیلە، ئاشتی لە ناوچەکە. ئەوروپیەکان زۆر باش دەزانن دەوڵەت یانی چی. ئەوان دەزانن تەنها لە ڕێگەی دەوڵەتێکی فەلەستینیەوە دەکرێت کۆتایی بە خەباتی ڕزگاری خوازی گەلی فەلەستین بێت. چونکە دەوڵەت سروشتێکی بەرژەوەندی خوازانەی هەیە و خۆی لە هەر شتێکی تر پێ گرنگترە. دەوڵەت بۆ خۆی دەژی، نەک بۆ دۆزێک. واتە خۆی دەبێتە ئەو شتەی ئەم لە پێناویا دەژیت. دوجار دەوڵەت بۆ ئەو جوگرافیا سیاسەت دادەڕێژێت کە لێی بەرپرسە و ئێرە ئامانجێتی نەک شوێنێکی تر. هیچ دەوڵەتێک خۆی ناکاتە قوربانی ئامانجێکی دەرەکی، بەڵکو مکوڕ دەکاتە سەر استراتیژیە ناوخۆیەکانی خۆی، وەکو خوێندن، تەندروستی، ئیدارەی ئابووری، ئاشتی و یاسا و سەقامگیری و ئاسایشی نەتەوەی. ئەم چەمکە دەوڵەتیانە ئەسپی دەوڵەت لە غاوە کات تا بە ئەندازەی گۆڕەپانەکەی خۆی غار بدات، نەک زیاتر. ئەم مەفهوم و تێگەیشتنە مەدەنیەی دەوڵەت ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ دەوڵەتی نوێژدا زیاتر برەو پەیدا دەکات. یەکەم کەس کە درکی بەم ڕاستیە کرد لە پاش بەرپابوونی ئیسرائیل ئەنوەر ساداتی سەرۆکی مسر بوو. لە پاش چەند جەنگێک لەگەڵ ئیسرائیل تێگەیشت ئەگەر بەردەوام بێت مسر خۆی دەبێتە قوربانی، بۆیە لە وتاری ئاشتی لەگەڵ ئیسرائیل وتی ئامادە نیم مسر و گەلی مسر بکەمە قوربانی، ئیدی ئەم شەڕە بێمە ناکرێت. ئێستا هەموو دەوڵەتانی ناوچەکە بەوانەشەوە کە جارجارە نیگەرانی دەردەبڕن یان تەنانەت ئەوانش کە لە بەرەی خوا لێخۆش بوون مەقاومە بوون بە هەمان استراتیژ بیر دەکەنەوە. ئێران شەڕی سەر غەزەی ڕانەگرت، تەنانەت ئیسرائیلیشی بەمە ناچار نەکرد، ئەوە ئامریکا بوو ئەمەی کرد. تا ئاگرەکەش نەگەشتە سەرخۆی دەستێکی جددی لە ئیسرائیل نەکردەوە. بەڵام بۆچی؟ چونکە دەوڵەتە و استراتیژی خۆی هەیە. ئێستاش فەلەستین ببێتە دەوڵەت، ئەویش بەم چەشنە ئەمن و ئاسایشی ئیسرائیل مسۆگەرتر دەکات. دەوڵەت زەبت و ڕەبتی مناڵەکانی دەکات. بۆیە نەک دۆستەکانی ئیسرائیل پێیان خۆشە دەوڵەتێک بۆ فەلەستینیەکان دابمەزرێت، بەڵکو خودی ئیسرائیلیش ئەمەی پێخۆشە، بەڵام نایەوێت بە ئاسانی ئەمە تێپەڕێ، بەڵکو هەوڵ دەدات تا ئەو پەڕی ئەو دەوڵەتە بچووک و وشک و بێهێز بکاتەوە، ئەوجا با دامەزرێ. ئیسرائیل و دۆستەکانی دەزانن کە بە دامەزراندنی دەوڵەتێکی لاواز بۆ فەلەستینیەکان چیتر شتێ نامێنێت بە ناوی خەبات، دژی داگیرکەر و هەمووان پێکەوە دەژین. ناوبڕێک ببینن نووسراوێکمان هەیە لە بەڕێز عوسمانی حاجی مارف دەربارەی هەڵبژاردنەکانی پێشدەم لە عێراقدا.